هسه إذا رجعونا غادي نرجع. ئێستا بمانگەڕێنەوە دەگەڕێنەوە بەڵام ئاسایشی بێت نەک تەقە و بردومانمان لەسەر بێت. من وڵاتکم ئابێتم بێنم دەک مەگرم لە وڵاتکم خۆ وڵاتە بێتم مەگرم لە وڵات. هذا أملنا نرجع على ئەوە ئومێدی ئێمەیە بگەڕێنەوە سەر ماڵ و حاڵی خۆمان. منتظرا چاوەڕێم شاری مووسڵ کۆنتڕۆڵ بکرێتەوە بۆ ئەوەی لە شاری مووسڵ بژین کە هەمومان خۆشمان دەوێت. وأنا أتمنى خوازیارم بگەڕێمەوە شارەکەم بۆ ئەوەی هاوکار بم لە بنیادنانەوەی. قەرێ مالێ گوندەکەی من چیت پێ بڵێم دایکە باوکە بووم. ئۆپراسیۆنی ڕزگارکردنی مووسڵ کارێکی ئاڵۆز و فرەڕووە. پێشبینی شەڕێکی قورس و خوێناوی ئەکرێ. هەر بۆیە هەموو هێزوونەتەوە و ئاینە جیاوازەکان ئامادەن لەو شەڕەدا لە ژێر ناوی شەڕی دژ بە تیرۆر بجەنگن. هناك تنسيق كبير. هەماهەنگێکی گەورە هەیە لە نێوان هەموو هێزە هەوبەشەکاندا لە نێوان هێزەکانی پێشمەرگا، هێزەکانی سوپای عێراق، هێزەکانی دژە تیرۆر، هەروەها هێزەکانی پۆلیسی ئیتیحادی و حەشدی عەشایری و پۆلیسی نینەوە لەگەڵ هێزەکانی حەشدی شەعبی. مەسەلەی ئازادکردنی مووسڵ چەندێ سەربازیە، ئەوەندە سیاسیە، ئەوەندە نەتەوەییە، ئەوەندە نیشتمانیە، ئەوەندە مەزهەبیە، ئەوەندە پێکهاتەی جیاوازیشە. ئەو پرۆسەیە زیاتر لە ساڵێکە لەلایەن فەرماندەیی ئۆپەراسیۆنە هاوبەشەکان پلانی بۆ داڕێژراوە. هێزەکانی هاوپەیمانان هاوکاری هێزە ناوخۆیەکانن، بەڵێن بە خەڵکی مووسڵ و دەوروبەری دەدەن کە بەشدار بن لە ئازادکردنی خاکەکەیە. بە خەڵکی مووسڵ دەڵێم ئێوە ئازاد دەکرێن لە دەستی داعش. ئێمە پشگیری هێزە عێراقیەکان دەکەین. هاوپەیمانان لەگەڵ هێزە ئەمنیەکانی عێراق و پێشمەرگە کار دەکەن بۆ ڕزگارکردنی مووسڵ. ئێستا لەسەر گۆڕەپانی سیاسی ناوچەکە بەشداربوونی هەندێک لە هێزە ناوخۆیەکان، هەندێک لە دراوسێکانی عێراقیش گرژی و ئاڵۆزی بە دوای خۆیدا هێناوە لای بەرامبەرەکانیان. بە هاوکاریەوە شەڕەکە یەکلای دەکەینەوە و بە زووترین کات ئاڵای سەرکەوتن بەرز دەکەینەوە. پلانێکی تۆکمە بۆ کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ دانراوە؟ پەنا بەخوا بە سەرکەوتنێکی گەورە کۆتایی پێدێت. سەرڕای جەخت خستنە سەر لە ناوبردننی داعش، جەخت دەخینە سەر پاراستن و هاوکاریکردنی ئەو مەدەنیانەی لە شەڕ دەکەن. ئەوە ئەولێویەتی یەکەممان دەبێت. وادەی دەستپێکردنی ئۆپراسیۆنەکە نزیکە. دانیشتوانی ناوچەکانی ژێر دەسەڵاتی داعش بۆ پاراستنی ژیانیان بەرەو هەرێمی کوردستان هەڵدێن. سەختە بزانرێت چەند کەس ئاوارە دەبن. ئێمە هەوڵ دەدەین زیاتر بیر لە بەهاناوە چوونی خەڵکی لێ قەوماو بکەینەوە. خراپترین سیناریۆ ئەوە گەرەیە کە شەڕ کاریگەری لەسەر 1 ملیۆن کەس هەبێت. ئەوە کارەساتێکی گەورە دەبێت لە ڕووی هاوکاریکردنیانەوە. ئەگەری هەیە کاریگەری لەسەر 1 ملیۆن کەس هەبێت، مانای ئەوە نییە هەمویان ئاوارە بن. دەکرێت مەبەست ئەو کەسانە بێت کە ئاوارە دەبن. ئێمە لە گوندی ماحوزەوە هاتووین. أروالا إحنا بالطوبزاوة. أبدا بوعة من العباسي. أنا تباس خريب ما من خلق جندي بير حلانم. ئەم خەڵکە ئاوارانە پێویستە ئێمە جارێکی تر بیان گەڕینەوە چنەوە سەر حاڵ و ماڵ و شوێنی خۆیان. ئەگەر ئێمە بەشداری تێدا نەکەین، جێشی عێراقی بە تەنهایە شوێنەکانی تر خۆیان ئازادی بکەن ئەو ناوچانە ڕەنگە ڕێگە نەدەن کورد بچێتەوە شوێنانەی پێشووی خۆیان. یەکێک لە هێزە سەرەکیەکانی بەشدار لە ئۆپراسیۆنەکەدا
هێزی پێشمەرگەی کوردستانە. ئەمە لە کاتێکدایە کە نزیک بە 2 ساڵە کورد بەردەوام لە شەڕی دژ بە داعش ئەجەنگێت. لە پێناوەشدا سەدان شەهید و قوربانی بەخشیوە. سەرکردایەتی سیاسی کورد بڕیاری داوە کە هێزەکانی پێشمەرگە بەشداری بکەن لە ئازادکردنەوەی مووسڵە. بەبێ هێزی پێشمەرگەی کوردستان مەسەلەی مووسڵ کارێکی ئاسان نییە بۆ هێزەکانی تری عێراق. پلانی تۆکمە داڕێژراوە. هێزە بەشدارەکان لە ئامادەباشیدا. هاوکاری هاوپەیمانان بەردەوامە. هێشتا ڕزگارکردنەوەی مووسڵ بەکاریشی ئاسان نازانرێت. شەڕی مووسڵ شەڕێکی قورسە، چونکە ئەوان لە مووسڵە هەموو تاکتیکێکی خۆیان و هەموو توانایەکی خۆیان بەکارهێنن. دەواازەی هاتنە ژوورەوەی داعشە و چاوەڕوانەکانی هێزی هاوپەیمانەتی نێو دەوڵەتی و هەموو دنیاشەوەیە هەمان دەواازەوێ بۆ دەرچوونی شەڕێکی سەرسەختانە دە ئێدەکردن ئەو دە محاولەکان دێ پێشمەرگە و جێشی عێراقی و هێز و ئیمکاناتێک و دەستێدا و هێزێت هەفپەیمانان ئەستوی باوەڕێدانینم داعشتوی قواتێ دابیتن و بشێتن بەرامبەروان هەمی هێزان شەڕێ بکەن. ئەگەر هەمووشی بڕیاری دابێت ئێمە ئەو شوێنانەی کە دەرەوەی مووسڵە کە کوردستانە پێشمەرگە ئەتوانێت لە ماوەی دیاریکراوی چەند نازان بڵێم چەند سەعات یا چەند ڕۆژە ئێمە ئازادیەکەین. کاتژمێری سفر نزیکە بێتەوە. هەموو هێزەکان ئابلوقەی مووسڵیان داوە. بێ جیاوازی سیاسی و نەتەوەیی و ئاینی هەموو چەکەکان ڕوویان لە داعشە. گرژی و ناکۆکیەکانی دوێنێ بەدی ناکرێن. لە بەرەبەیانی حەڤەی ئۆکتۆبەر ئۆپراسیۆنەکە دەستی پێکرد. لە دوای چەند کاژێرێک لە بردومانی ناوچەکانی ژێر دەسەڵاتی داعش لەلایەن فڕۆکەکانی هاوپەیمانانەوە لە چەند قۆڵێکەوە پێشمەرگەی کوردستان پێشڕەویان کرد و چەند گوندێکی نزیک شاری مووسڵیان ڕزگار کرد. ئێمە تا ئەو شوێنانەی کە کووردە دیاتەکان کووردە ناحێ و خەزاکان کووردە ئێمە لە ماوەیەکی کەمە هەمووی ئازاد دەکەین و ئەو کوردانەجی گەڕینەوە شوێنەکانی خۆیان. ئەم بەیانەیە کاتژمێر 6 دەستمان کرد بە هێرشکردن بۆ ئەو گوندانی کەوا داعشتیا بوو. لە ماوەی چەند ساعتێکە لە داعش پاکمان کردەوە. ئێمە هەممی دەریێت بوو لەشکاری عێراقی ڤەکرین کو ئەو بشێن بچن شەڕی بکەن و هیچ هێجەتێکیش نەمایە کو ئەو هەرێمێ بکەنە هێجەت و بێژن وڵا هەرێم بوو سەبەبمە نەشە شەڕێ داعش بکەن. بەپێی پلانەکە سوپای عێراقیش لەگەڵ هێزە چەکدارەکانی دیکەی ناوچەکە لە چەند بەرەیەکی ترەوە دەستیان بە هێرش کرد. هێزەکانی پێشمەرگا سەرکەوتنی بەرچاویان تۆمار کردووە و چەندین ناوچە و گوندیان لە سەهلنەینەوە کۆنتڕۆڵ کردووەتەوە و لە چەند ناوچەیەکی دیکەشەوە بە پاڵپشتی هێزە چەکدارەکان پێشڕەوی باشیان بە ئاراستی مووسڵ کردووە. 20 هێزەکانی
أهالي الموصل هم أهلنا. خەڵکی مووسڵ کەسی ئێمن زیاتر لە سەدا 90 خەڵکی مووسڵ لە مامۆستا و زانا و هاوڵاتی و تەواوی پێکهاتەکانی مووسڵ ڕۆژ بە ڕۆژ پەیوەندیان لەگەڵ ئێمە هەیە. ئێمەش ئەوان دڵنیا دەکەینەوە وەک چۆن ناوچەکانی دیکەمان ڕزگار کرد و دواتر کشاینەوە بە هەمان شێوە ئەو ناوچەی ئەوانیش ڕزگار دەکەین. ئەو خۆکوژەی ئۆتۆمبیلەکەی تەقاندەوە نەیپرسی کەی کردوتە ئامانج. سەرباز و پێشمەرگە و جەنگاوەرەکانی تر وەک یەک شەهید دەبن. ئەمڕۆ دەبینین خوێنیان بەیەکەوە دەڕژێت. دەبینین پێشمەرگە و سوپای عێراق، دەستگای دژا تیرۆر، هەموو هێزانیەکانی دیکە خوێنیان پێکەوە دەڕێژن. دەبینین تەنانەت نەتەوا و ئاینە جیاوازەکان خوێن لە پێناو عێراق دەبەخشن. بەڵام دوور لە بەرەکانی جەنگ سیاسیەکان بە زمانێکی تر ئەدوێن. هیچ هێزێکیان نایەت بە هاوپەیمانەتی نێودەوڵەتیشەوە نایەتە ئەو ناوچەیە شەڕی تیرۆر بکات تەنها لەبەرەوەی کە تیرۆرە. ئەوەی کە ئێستا ڕوئەدا ئەو هاوپەیمانێتی هەمویان لە دژی تیرۆر بەناو داعش پێم وایە هەریەکە و بەرژۆندی تایبەتی خۆی لێ هەیە و ئامانجی تایبەتی هەیە. چاوی دەرەکی لەسەر هەیە هەرێمایەتی و نێودەوڵەتی گەورەتر لەو پارتانە و گەورەتر لە حکوومەتی ناوەندی لە بەغدا کە بڕیار لەسەر ئایندەی مووسڵ دەدات یان باشترە بڵێم دەیەوێت کۆنتڕۆڵی مووسڵ بکات و حکومڕانی بکات. هەموو دنیاش ئەزانەگەر داعش دەوڵەتەکەی لەو ناوچەیە قەڵەمڕەوی فراوانتر بوایەوە سەقامگیری ببوایە دەیتوانی زۆر بە ئاسانی دەستی خۆی بگەێنێتە هەر وڵاتێکی دنیاکەیەوێ. ڕووداوەکانی سووریا بە تایبەتی قازانج و دەستکەوتی زۆری هەبوو بۆ بەشێک لەو دەوڵەتانە بۆ ئەوی پلانی خۆیان و پلانە نوێیەکەیان دابنێن. ئەمە خاڵێکی تریش ئێستا دەزانین کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و بە تایبەت زلهێزەکان ئەهمیەتی استراتیژی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە نسبەت ئەوانەوە کەم بۆتەوە. ئەمە شوای کردووە لە وەکو جاران بەو شێوازە لە کۆنتترۆلی ڕووداوەکان و ئەحداسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەکەن، بەڵام چاوەڕوانی ئەوەن کە هاوسەنگیەکی هەرێمی دروست بێت. ئەم هاوسەنگیەش نێوان هێزە هەرێمیەکان بە تایبەت تورکیا، ئێران، سعودیا، ئیسرائیل ئەم وڵاتانە دروست دەبێت. شەڕی هاوسەنگی هەرێمی و گرنگیدانی وڵاتە زلهێزەکان بە بەرژەوەندەکانیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاوکێشەکە ئاڵۆسترەکات. هەرێمی کوردستانیش لەم نێوەندەدا بەشداری خۆی لەم شەڕەدا بەڕێکەوتن لەگەڵ حکومەتی ناوەند ڕاگەیاندووە. تا داعش لە مووسڵا بێت خەتەر لەسەر کوردستان بەردەوامە بە تایبەتی 3 شاری دهۆک و هەولێر و کەرکووک. 30% دانیشتوانی مووسڵ هەتا ئێستاش کووردە و لە ڕووی جوگرافیەوەمان لەبیر نەچێ بەشی چەپی ڕووباری دیجلە کوردستانیە و ئەمە لە ڕووی تاریخیەوە ئێمە بەڵگەی تەوامان لەسەرم بابەتانە هەیە. بە سەدان هزار خەڵکی مووسڵ ئاوارە و دەربەدەر بوون بۆ ئەوەی کە ئێستاکیوانە ئەرکێکی قورسن لەسەر هەرێمی کوردستان و هەم لە ڕۆ ئینسانیەکەیشەوە بۆ ئەوەی بگەڕێنەوە جێگای خۆیان و شوێنی خۆیان و مووسڵ ئازاد بکرێ بۆ ئەوەی کە ئەوانیش وەکو هەموو خەڵکێکی تر بە ئازادی لە شوێن و جێگا و ڕێگەی خۆیان نابژین. پێش دەستپێکردنی شەڕەکە سەرۆشی هەرێمی کوردستان و سەرۆگۆزیرانی عێراق لە کۆبوونەوەیەکی داخراودا ڕێکەوتنێکیان ئیمزا کرد. تا ئێستا دەقی ڕێکەوتنەکە بەڕوونی ئاشکرا نەکراوە. دەوێرێدا ئەوە تەفاسیلا وردەکاری دەفمانینە بەس ڕازیبوونا هەر سێلا بەشداریە پێشمەرگەی درۆزگارکردنا مووسڵدا یا دیارکردی. لەبەر ئەوە ئێمە ئیتفاقی کە کردومانە لەگەڵ عێراقیانە و لەگەڵ هێزەکانی هاوپەیمانان بە تایبەتی ئەمریکەکان کە هیچ هێزێکی عێراقی لە دوای ئازادکردنی مووسڵ لە دەرەوەی یعنی لە پشتی خەتەکانی هێزی پێشمەرگەوە نەمێنێ هەموو بچنە ئەو دیوی خەتەکەوە بەرەو مووسڵ و ناوچەکانی تر.
بۆ زوو کۆنتترۆلکردنەوەی شاری مووسڵ بەڕووی داعش ڕاپەڕن کاتێک هێرشەکە دەست پێ دەکەین لە پێناو کەمکردنەوەی زیانەکان. گرنگی ئەم ڕێکەوتنە لەسەر ئاستی سیاسی و ناوچەیی بۆ خەڵکی هەرێم لە ئاست قوربانیدانی پێشمەرگە و ڕشتنی خوێنی ڕۆڵەکانی کوردایە. داعش بە ناحەق شەڕێکیان بەسەر کووردا سەپاندووە زیاتر لە 1500 شەهید و 8,000 بریندار و یەزیدیەکان و ئەوەی بەسەر کوردیان نەهێناوە بۆیە ئێمە پێمان وایە داعش نەک تەنها لە مووسڵ لە هەر جێگەیەکی دنیا هەبێ کورتەقی خۆیەتی بچێشەڕێم بکە. ئێمە لە ئایندا ئەگەر دەوڵەتیش بین لەو ناوچەیە ناکرێدا بنیشین لە هەولێر بین یان لە هەرێمی کوردستان بین و مووسڵ لە ژێر دەستی و پۆستاڵی تیرۆریستانی داعشا بێت. ئەوە ئاڵای هێزێکی تری بەشدار بووە پێیان ئەوترێ حەشدی شەعبی لە دوای هێرشەکەی داعش و دەست بە سەراگرتنی ناوچەیەکی فراوان لە عێراق و باکووری بەغدا لە ساڵی 2014 لەلایەن مەرجەعێتی ئاینی لە شاری نەجەف فتوای دروستکردنی ئەم هێزە درا. ساڵی 2016 لەلایەن ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە بە یاسا و بە زۆرینەی دەنگ بوو بە هێزێکی نیزامی. زۆرینەی ئەندامانی ئەم هێزە شیعە مەزهەبن پاشان چەند خێڵێکی سونە و نەتەوەکانی تر لە عێراق پەیوەندیان پێوە کرد. وبعونه تعالى پشت بەخوا کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ ڕێگە خۆشکەرە بۆ دامەزراندنی دەوڵەتی دادواری خوایی. پەنا بەخوا کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ سندنەوەی تۆڵەیە لە بکوژانی حوسەین چونکە ئەو نەوەیە لەو بەرەبابن. مسألة دخول الحشد الشعبي هو تصعيد للأزمة. مەسەلەی هاتنی حەشدی شابی قوڵترکردنەوەی قەیرانەکەیە بەڕاستی قوڵبوونەوەیە نەبوونی متمانەیە لە لای خەڵکی نینەوە چونکە کاتێک سەرکردەی میلیشایەک باس لە چوونە نێو مووسڵ و تۆڵەسەنەوە لە خەڵکی نینەوە دەکات. ئەمە چ لۆژیکێکە؟ پەند چییە لەو قسەیە؟ دانیشتوانی نێو شاری مووسڵ چۆن وەری دەگرن؟ الحشد الشعبي ابتداء سەرەتا حەشدی شعبی لەسەر فتوای مەرجەعی ئاینی خۆیان لە نەجەف ڕاپەڕین بۆ بەرگریکردن لە پیرۆزیەکانیان لە بەغدا و لە کەربەلا. حقيقة قدموا لەڕاستیدا قوربانیاندا و خوێنی خۆیان ڕژاند بەڵام ڕەفتارە هەڵەکانیان کردەوەکانیان هەمیشەش ئەو ڕێکخراوە سەربازیە چەکدارە بێسەر و بەرانە تاوانکاری دەکەن وەکو دزی و تۆڵەسەنەوە. ئەمەش بە شێوەیەکی نەرێنی کاری کردە سەر ناوبانگی حەشدی شعبی. هاتنیشی بۆ ناو مووسڵ ئەترسن وەکو ئەو شوێنەوارانیان لێ بکات لە تکریت و لە ئەنبار و لە جەلەولا و لە شوێنەکانی تر بەرامبەریان کراوە. زیاتر لە 20,000 چەکداری حەشدی شعبی خەڵکی مووسڵن. هەروە بەم دوایانش ژمارەی ئەو کەسانەی هاتوونەتە ڕیزی حەشدی شعبیەوە 15,000 کەس دەبن. ئەوان لە نێوان خەڵکی خۆیان دەبن کاتێک ئێمە لە پێگەکانی خۆمان دەمێنینەوە. قادة الميليشيات الذين سەرکردەی ئەو میلیشایانەی هەڕەشە دەکەن و بەڵێنی تۆڵەسەنەوە لە خەڵکی پارێزگای نینەوە دەدەن بۆ سنەوەی تۆڵەی حوسەین لە خەڵکی مووسڵ کەواتە ئەو مەترسیانە مەترسی دروستن بۆ هەمووی عێراقیەکان. دانیشتوانی شاری مووسڵ نزیکەی 3 ملیۆن کەسە. ئەم شارە لە کاتی هەڵگیرسانی شەڕی جیهانی یەکەمەوە بەردەوام لە نێو ململانی وڵاتانی فەڕەنسا و تورکیادا بووە. پاشان لە ساڵی 1926 دوای ئیمزاکردنی ڕێکەوتنامەی ئەنقەرە بوو بە شارێک لە وڵاتی عێراق. ئێستا دووەم گەورەترین شاری عێراقە لە دوای بەغدا. زۆربەی خەڵکی مووسڵ عەرەبی موسڵمانن، دوای ئەوانیش کورد، شەبەک، کریستیان و تورکمانەکان دێن.
مووسڵ هەر لە مێژەوە شوێنی پێکەوە ژیانی نەتەوە و ئاین و مەسهەبە جیاوازەکان بووە. لەگەڵ ئەوەشدا بەردەوام لە نێو نەخشەی ململانەی سیاسی هەرێمی و نێودەوڵەتیدا ناوی هەبووە. 2 ساڵ پێش ئێستا ئەو شارە کەوتە دەست چەکدارانی داعش. الفترة التي سبقت ئەو ماوەی شاری مووسڵ لەلایەن چەکدارانی داعشەوە کۆنتڕۆڵ کرا بەڕاستی ماوەیەکی ناخۆش بوو. تەنانەت من لە مانجی ئادەر شاری مووسڵم بەجێهێشت. 3 مانگ پێش کۆنتڕۆڵکردنی چونکە بە پێی شارەزایی خۆم پێشبینی ڕوودانی کارەساتم دەکرد. پێش کۆنتڕۆڵکردنی مووسڵ لەلایەن داعش لە ڕاستیدا مووسڵ چەند کێشەیەکی هەبوو. لەوانە کێشەی ئەمنی و کێشەی سیاسی لە نێوان ئاستی سیاسی و ئاستی کۆمەڵایەتی. دیار بوو کە خەڵکی نینەوە کێشەی فشاری دەستگای ئەمنی نینەوەیان لەسەر بووە. خەڵکی مووسڵ لەلایەن دەستگاکانی ئەمنی و پۆلیسی ئێتیحادی وەکو هاوڵاتی پلە 3 و 4 مامەڵەی لەگەڵ دەکرا. ئەمەش زەمینەکەی خۆش کرد بۆ دروستبوونی ژینگەیەک بۆ چالاکی تیرۆری و دروستکردنی بۆشایی لە نێوان کۆمەڵگا و دەستگاکانی ئەمنی. ئەوەی لە مووسڵ ڕوویدا بەهۆی کێشە کەڵەکە بووەکانەوە بوو لە ساڵی 2003 تاوەکو لەلایەن داعش کۆنتڕۆڵ کرا. حاڵەتەکە سەخت بووە و لەلایەن هاوڵاتیانەوە هەرز ناکرێت بەهۆی ئەو مامەڵە توندە تایفیەی سوپای عێراق لە شاری مووسڵ پەیڕەوی دەکرد. بۆیە کاتێک داعش هات خەڵکەکە دڵخۆش بوو بە هاتنی داعش، هەروەها دڵخۆش بوو بە هەڵاتنی سوپا لە شارەکە چونکە زۆر ئازاری دەدان. شەوی 9 حوزەیرانی 2014 گروپێک لە چەکدارانی داعش پەلاماری گرتوخانەی شاری مووسڵیاندا بەو نیازەی ئەندامان و لایەنگرەکانیان لەو گرتوخانەیەدا ڕزگار بکەن کە لەلایەن دادگای عێراقەوە حکم درابوون. هەرزوو هێزەکانی سوپای عێراق پاشەکشەیان کرد و شاری مووسڵیان بەجێهێشت. لە پاش ئەم ڕووداوە داعشەکان دەستیان بەسەر تەواوی شارەکەدا گرت. ژمارەیەک لە خەڵکی داخلەدڵی مووسڵ و لایەنگرانی ئەم گروپە بۆ پێشوازیکردنیان ڕژانە سەر شەقامەکان. لە سەرەتای مانگی یەکەم بەڕاستی زۆر بە ڕێکوپێکی شارەکەیان بەڕێوە دەبرد. بە ئەمە بۆ مێژوو بڵێ تەنانەت شارەکە پاکرایەوە، بربەستە کۆنکریتیەکان لابران. خەڵکەکە هەناسەیەکی هەڵمەژی و دڵخۆش بوون. پیرۆزە سەرکەوتنی دەوڵەتی ئیسلامی، پەنا بەخوا هەمیشە ئاڵاکەمان بەرز دەبێت. ماوەی 2 ساڵ و نیوە کە سوکار و برا هاوڕەکانم نەبینیوە. ئازیزترین هاوڕێم جێهێش. حقيقة في بداية السيطرة لە ڕاستیدا لە سەرەتایی کۆنتڕۆڵکردنی شارەکە داعش بە شێوەیەکی جوان و هێمنانە و ڕێک مامەڵەی لەگەڵ دانیشتوان دەکرد. سپاس و ستایش بۆ خوددا مووسڵ ئارامە، ئاسایش هەیە، خێر و بەرەکەت زۆرە. کەس و کار و خزم و ئازیزان و هاوڕێکانم جێهێشتوون. خۆڵی مووسڵم جێهێشتووە کە بەلامەوە لە هەموو شتێک گرنگترە. گوزەران باش بوو، ئاسایش هەبوو. تەنانەت ڕەوشەکە وەکو سەردەمی پێش 2003 لێ هاتەوە. خەڵکی پێشوازیان لەوان کرد بە ڕزگارکردنیان دادەنا. ڕەوشی مووسڵ زۆر ئاسایە، بازار ئاسایە. ئێستا ئێمە لە پێشانگای سیارەین و کڕین و فرۆشتن بەردەوامە. کاری خۆم جێهێشتووە، کەسوکارم جێهێشتووە، ماوەی 3 ساڵەوانم نەبینیوە. تقديم صورة جيدة وەکو پێشکەشکردنی وێنایەکی باشی داعش و چۆنیەتی مامەڵەکردنی لەگەڵ دانیشتوان خەرەبووی ئەو مامەڵەیە بوو کە سوپا لەگەڵ دانیشتوان پەیڕەوی دەکرد. ئەوان فێڵباز بوون لە سەرەتادا ئاسانترین ڕێگەکانیان بەکارهێناتەوەکو خۆیان داکوتا و وێنایەکی باش و ڕووناکیان دەبارەی داعش خستە مێشکی دانیشتوان. پێشتر لە سەردەمی هەڵگەڕاوەکان نەمان دەتوانی بەبێ ناسنامە لە ماڵ بێمە دەرەوە، بەڵام ئێستا لە سەردەمی دەوڵەتی خلافەتی ئیسلامی بەخوا ئەوە ناسنامەمانە. دوای تێپەڕبوونی مانگێک داعش ڕووی ناشرین و تاوانکاری و نیازە خراپەکانی خۆی دەرخست.
ثم كشروا عن أنيابهم پاشان لە ناکاو ڕووی ڕاستەقینیان ئاشکراو بوو گەنجەکانیان گولەباران دەکردن و لەسەر بچووکترین شت گەنجەکانیان دەستگیر دەکردن. فقد ارتكست لدولة أحيت لنا بين الظلام النور. شغلات قسم شرعية هەندێک کاریانە کرد بەشێکیان شەرعی بوون بۆ نمونە لەو نەدەزاشەکەت کورکەرەوە و ڕیشت درێژکە و سونەتە و نازانم چی و نەیتاشی و ئاوا نەکەیت و قژت حەفر نەکەیت و ئەو جۆرە بڕیارانە زیاتر بۆ گەنج و لاوەکان بوو لەسەر بچووکترین شت لێپیچینەوەیان لەگەڵ دەکردین هەندێک شت هەبوو نەمان دەزانی تاوەکو پێوە پابند بین بۆ نمونە دەیان گوت مۆبایل هەڵمەگرە دەبوایە دوای دوو ڕۆژ من مۆبایل هەڵ نەگرم بەڵام پێشتر پێت نەڵێن و دواتریش بڵێن مۆبایلەکەت لەلایە یەکسەر لێ دەسێنێت بەخوا تامەزرۆی جگەرەیەک بووین ڕێگایان نەدەدا جگەرە بکێشین هەر کەسێک جگەرەی کێشا با و جگەریان بەدەستەوە بدی بایە 50 جەڵدەیان لێ دەدا بەخوا ژیانمان لەگەڵ داعش نەدەسوڕا فشاریان لێ دەکردین بە جۆرێک لە هەموو بوارەکانەوە گوزەران نەمابوو هیچمان نەبوو زۆر فشاریشیان لێ دەکردین زیاتریش لە گەنجەکان پێیان دەوتن بۆ پەیوەندی بە ئێمەوە ناکەن بەردەوام هەوڵیان دەدا گەنجەکان ببن بەڵام ئێمە ڕێگەمان نەدەدا پەیوەندیان پێوە بکەن تەنها هێزە ناوخۆیەکان نین بە گەرمی ململانێ لەسەر مووسڵ دەکەن تورکیای دراوسەی عێراقیش بڕیاریدا بەهێز بەشداری ئەم شەڕە بکات لە کاتێکدا هاوپەیمانەتی نێودەوڵەتی میکانیزمی تر بەکاردەهێنێ بۆ هاوکاریکردنی هێزە عێراقیەکان 350 kilometre sınırım var benim. چۆن دەستێوەردان نەکەم 350 کیلۆمەتر سنووری هاوبەشم هەیە لەگەڵ ئەوان ومن لەو سنوورانەوە لەژێر هەڕەشەدا ئێمە بەشداری ئۆپەراسیۆن دەبین و لەسەر مێزی گفتوگۆش بەشداری دەکەین ممکن نییە لەمانە دوورە پەرێز بین چونکە لەم نێوەدا بۆ ئێمە مێژوویەک هەیە بە هیچ شێوەیەک نامانەوێ ڕۆبەڕۆی تورکیا ببینەوە نامانەوێت ئێمە خۆمان لەوە لا دەدەین بەڵام لە هەمان کادا قبوڵیش ناکەین سەروەری وڵاتمان پێشێل بکرێت ڕێگەش نادەین خاکمان داگیر بکرێت ڕاشکاوانە دەیڵێن القوات التركية الموجودة على الأرض ئەو هێزە تورکیا کە هاتووەتە نێو عێراق هێزێکی نەویستراوە بەبێ ڕەزامەندی حکوومەتی نێوەندی عێراق هاتووە تەنانەت بەبێ ڕەزامەندی هەرێمی کوردستانیش لە ڕاستیدا من خوازیارم و پێشبینی دەکەم هێزەکانی تورکیا دەبێ بەرەو نێو خاچی تورکیا پاشەکشێ بکەن دەبێ ڕێز لە سەروەری عێراق بگرن الدولة التركية تسعى إلى الحفاظ على أمنها القومي. دەوڵەتی تورکیا هەوڵی پاراستنی یاسایشی نەتەوەی خۆی دەدات. ئاسایشی نەتەوەی تورکیا لە سووریا درێژ دەبێتەوە تاوەکو عێراق. واتە لە ڕاستیدا ناتوانێت کێشەکە بەش بکات. ناتوانێت بڵێت تەنها من پەیوەستم بنینەوە. چونکە کێشەی لەگەڵ پەکەکە هەیە، کێشەی لەگەڵ حەشتی شعبی هەیە. لە ڕاستیدا لە پاڵ حەشتی شعبیش فشاری ئێرانی هەیە. ئەو ململانەیە نازانم ئاخۆ گەیشتووەتە ترۆپ یان نا. بەڵام گەیشتۆتە ئەو ناوچەی هێڵی سوورە بۆ تورکیا ئەمە دەزانین تا ئێستا هەڕەشەی تورکیا هەیە تورکیا هەڕەشەیەوە دەکەت ئەگەر هاتو حەژی شعبی چوونەتە لەعفەریان شوێنی تر لەوانەیە بڵێن پەرچەکرداریان یان ڕەتفعلی سلبیان هەبێت هەر بە هەمان شێوە بوونی پەکەکە لە چای شنگال و لە ڕۆلی پەکەکە لە شەڕی نینەوە یان شەڕی مووسڵ یان تەشەنەکردنی بۆ ناوچەکانی تر ئەمەش لەوانەیە دەستێوەردانێکی نێودەوڵەتی بە دوای خۆی دابێت شەڕی ناوچەکە شەڕی وەکالەتە هەر یەکێک شەڕ بە وەکالت بۆ یەکێکی ترەکە تەنها کورد شەڕ بە خۆیەکە لەو منتەقەیە ڕۆژ بۆ ڕۆژێ وازای خەڵکی خراپتر چێ بیت و دیسانجی هێڵێک بێ باوەریەکی جددی چێ ببیتن و عێراقا پارچە بووی لەسەر مەسەلەن تایفیدا مەزهەبیدا یان قەومیدا
هەوڵدانمان بۆ پێکێنانی هەرێمی سوننا بۆ ئەوەیە لە بەغدا بەهێزتر بین نەک لە بەغدا جیا ببینەوە یان لی دوورکەوینەوە بەغدا وەکو شاری ئێمە و پایتەختی ئێمە و منارەی ئێمە دەمێنێتەوە کە هەمیشە تی دەڕوانین ئەبێت لە جۆغرافیای داخلی عێراقا گۆڕانکاری بێت یعنی کوردستان ناوچەی سوننا ناوچەی شیعە ئەبێ گۆڕانکاری بەسەرا بێت ئەگەر گۆڕانکاری بەسەرانەیەت بیدەنە دەستی قەدەر وەکو عێراقی پێش داعشی لێدێ وەکو ئەفغانستانی ئێستێتی ئۆپراسیۆنەکە بەردەوامە هێزەکانی پێشمەرگە هەموو ئەو ناوچانەیان پاکردەوە کە لە سەری ڕێکەوت بوون سوپای عێراق گەیشتوونەتە گەڕەکەکانی ناوەندی مووسڵ بەشداری هەشتی شعبی نەوەستاوە ڕۆژانە خەڵکی مووسڵ و جەنگاوەرەکان ئەبنە قوربانی شەپۆلی ئاوەرەکان بەردەوام لە زیادبووندایە دوای دەستپێکردنی ئۆپراسیۆنی ئازادکردنی مووسڵ خەڵکێکی جار زۆر ئاوارە بوو ناچار بوون کەمپی تر دروست بکەن بە هەماهەنگی لەگەڵ ئاژانسەکانی تری UN بە تایبەت UNHCR هەروەها وەزارەتی کۆچ و کۆچبەران بە هەماهەنگی لەگەڵ پارێزگاری هەولێر کە ئەو شوێنەکانی دابین ئەکرد گومانی تێدانە شوێنمان نەما کێشەی هەرە سەرەکی ئێمەش کێشەی شوێنە بەڵام وەکو ئامادەکاری ئامادەکەرەوە بۆ ئازادکردنی ناو مەرکەزی مووسڵیش کەمپێکی ترمان پێش هەفتەیەک ڕادەست کرا لە لامانگی سووری ئیماراتیەوە دروستکرا ئەویش کە لە 800 وحدەی سەکەنی پێک دێتن ئێستا بە هاوکاری UNHCR و خاچی سووری ئیماراتی بڕیارە جی 120,000 کەس دروست بکەن لە ناوچەکانی حەسەن شام و حەمالە و زێلەکان بەڵام بەپێی سەرچاوەکانی UN و وەزارەتی کۆچ و کۆچبەران پێشبینی دەکرێت نزیکەی 1 ملیۆن کەس لە دانیشتوانی ئەو ناوچانە ئاوارە بن دەکرێت شەڕ کاریگەری لەسەر ئەوانش هەبێت کە لە ماڵی خۆیان دەبێننەوە ئاوارە نابن بەڵام خانیوان دەڕوخێت ئێمە هەوڵ دەدەین هاوکاریەکەمان زۆر گشتگیر بێت خێوەتمان هەن بۆ کەمپەکان هەروەها دەکرێت بدرێنە ئەو کەسانش کە دەگەڕێنەوە ناوچەکانیان ئەوە ئومێدی ئێمەیە بگەڕێنەوە سەر ماڵ و حاڵی خۆمان پەنا بخوا زوو کۆنتڕۆلی دەکەنەوە ئەیسەنەوە ئەوتێ جەنگ بازرگانی پاشاکان بازاری ئەم جەنگەش ڕوو لە ئێوارەیە بازرگانەکان قازانجەکانیان ئەژمێرە ئەو کاتە دانیشتوانی شارەکە ئایان پەرژێت لە ژێر زمینەکان سەردەربێنن ئەوەی بۆ ئەوان ماوەتەوە تەنیا ژماردنی قوربانیەکانیانە من کوڕی مووسڵم خوازیارم شەڕی ڕزگارکردن بێت بۆ خاک و بۆ مرۆڤەکان بەڵام کەسە نامۆکان شەڕی دەست بەسەرداگرتنیان دەوێت بۆ دووبارە دەستگرتنەوە بەسەر داهاتەکانی پارێزگاکە ترسمان لەوە هەیە و ڕەتیشی دەکەینەوە بیری دەکەم بیری هەموو بستی خاک و شاری مووسڵ دەکەم بیری نەوی نووس و دارستانەکانی دەکەم هەروەها زانکۆ بیری کەس و کار و خزمەکانم دەکەم دراوسێکان و ئازیزانم خوازیارم خێزانەکان بگەڕێنەوە بەیەکدی شاد بمنەوە لە دووری شارەکەمان نەمێنەوە بگەڕێنەوە سەرماڵ و حاڵی خۆیان ئەمن و ئاسایش سەقامگیر بێت ئێستا لەو ڕۆژە لە کەمپی خازر و ناوچەکانی دیکە حەمدانی و ئەوانی دیکە خوازیارم خوددا کارەکانمان بۆ ئاسان بکات و بگەڕێنەوە ناوچەکانمان پێکەوە کۆببینەوە بەلای منەوە لە هەموو گرنگتر ئاسایش و ئاشتەواییە لە مووسڵ هەمومان یەکدەست بین عێراقێکی یەگرتو جیاوازی لە نێوان کورد و عەرەب و سوننە و شیعە نەبێت دووکەڵێکی ڕەش تەواوی شاری داپۆشیوە ئەم جارەش جەنگ مێژووی ناوچەکە ئەنووسێتەوە خەڵکی مووسڵ چاوەڕوانی کۆتایین دوای تەوابوونی شەڕ چ مووسڵێک ئەگەڕێتەوە